دوای ماوەیەک لە خامۆشی و ئاسایی بوونەوەی دۆخەکە ئەمڕۆ جارێکی دیکە دەنگی چەک و تانک و زرێپۆش لە هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ یاخود ئەوەی پێی دەوترێت کوردستانی سوور بیسرایەوە و شەڕ لە نێوان سوپای هەردوو وڵاتی ئازەربایجان و ئەرمینیا دەستی پێکردەوە. وەزارەتی بەرگری ئازەربایجان لە بەیاننامەیەکدا دەستپێکردنی ئۆپراسیۆنی دژە تیرۆری دژ بە سوپای ئەرمەنستان لە ناوچەکە ڕاگەیاند. ئەوەش دوای چەند ڕۆژێک لە کوژانی 6 سەرباز و هاوڵاتی ئازەربایجانی. ئاژانسی فرانس پرێس بڵاوی کردەوە دەنگی تەقینەوە لە ستیبان ناکردی پایتەختی قەرەباغ بیسراوە و بەکارهێنەرانی سۆشیال میدیاش چەندین گرتەی ڤیدیۆییان بڵاو کردوێتەوە کە تێیدا دەردەکەوێت چەند ناوچەیەک بردومان کراوە و لە بردومانەکانیشدا موشک بەکارهێنراون. ئاژانسەکە لە زاری دەسەڵاتدارانی ئەرمەنستان پشڕاستی دەکاتەوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمەکە دەنگی تەقینەوەی گەورە بیسراوە و چەکی قورسیش لە زۆربەی ڕوبەڕووبوونەوەکاندا بەکارهێنراون. هەرێمەکە لە سەرەتای ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوودا دوای شەڕێکی وێران کرد لە دەسەڵاتی باکۆ جیابوویەوە، بەڵام ئازەربایجان لە شەڕی 2020دا بەشێکی زۆری خاکی ئەو ناوچەیەی وەرگرتەوە. لە یەکەم کاردانەوەی نێودەوڵەتیش لەسەر ئەو ڕووداوە ماریا زاغارۆفا گوتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند مۆسکۆ نیگەرانە لە پەرەسەندنی ڕووداوەکانی قەرەباغ. جەختی لەوەش کردەوە هێزەکانی ئاشتی پارێزی رووسیا بەردەوامن لە کارەکانیان لە ناوچەکە. سێشەمەی ڕابردوو ئازەربایجان گروپە چەکدارە نایاساکانی ئەرمەنستانی بەچاندنی ئەو مینانە تۆمەتبار کرد کە 6 سەرباز و هاوڵاتی ئازەربایجانی لە ناو چەند بار هەڵگرێکدا کوشت. کۆمیتەی نێودەوڵەتی خاچی سوور ڕایگەیاند کە بار هەڵگرەکان لە ڕێگای لاچین بوون کە ناوچەکانی باشووری ڕۆژاوای ئەرمینیا بە ناوچە شاخاوەکانی ناگۆرنۆ قەرەباغ دەبەستێتەوە. گوایە ئەو بار هەڵگرانش هاوکاری مرۆییان گەیاندوتە ناوچەکە. لە بەرامبەر تۆمەتەکانی باکۆشدا دەسەڵاتی ئەرمینیا لە ناگۆرنۆ قەرەباغ ئەو تۆمەتانی ڕەت کردە و ڕایگەیاند ئامانج لە دروستکردنی گرژیەکان بۆ ڕێگەریکردن لە گەیاندنی هاوکاریەکان بەو ناوچانەی بەهۆی گەمارەکانی دەسەڵاتی باکۆوە تووشی کارەساتی مرۆیی بوون. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ گەمارۆدانی ناوچەکانی ڕێڕەوی لاچین لەلایەن دەسەڵاتدارانی ئازەربایجانەوە کە تاکە ڕێگایە ئەرمینیا بە ناوچەکانی ناگۆرنۆ قەرەباغ دەبەستێتەوە. هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ ناوچەی کێشە لەسەری نێوان هەردوو وڵاتی ئازەربایجان و ئەرمەنستانە کە لە ئاسی نەودەوڵەتیدا ئەو هەرێمە وەک بەشێک لە ئازەربایجان سیر دەکرێت، بەڵام زۆربەی دانیشتوانەکەی ئەرمەنن.